زیاتر لە 3 ساڵە شنگال ئازاد کراوتەوە، بەڵام لە چیای شنگال نزیکەی 100,000 هاوڵاتی ئێزدی تا ئێستا لەژێر ئەو خێمانە ژیان بەسەر دەبن. ساڵێک بەر لە ئێستا لەگەڵاتنی هێزە عراقیەکان بۆ شنگال هەموو ڕێکخراوە خێرخوازیەکان ئاوارەکانی ئەو کەمپانیان جێهێشت. لە ئێستا ئەو ئاوارانە بەهۆی نەبوونی هاوکاری لە دۆخێکی خراپدا ژیان بەسەر دەبن. خود حالکی بزحمت راستی گلکی بزحمت برفا هکا برفتی بارانه آفت کوی چادر درهانه نایلون تهاری کاری نینا ام زور و زحمتیت کشینن ام دنگ خود گهینن حقوق الانسان هاری کاریا ما ازدیه چای شنگاله بکا ام ازدیه چای شنگاله محتاج همی تشتینا ئەو ئاوارانەی سەرچیای شنگال بۆ دابینکردنی بژێوی ژیانیان بەشێکیان مەڕ و ماڵات بەخێو دەکەن، بەشەکەی تریشیان لە نزیک خێمەکانیان شینایی دەکەن. این تشتکی منما معیشتک منما تشتک بس هاتید بینی ویت هاوینت تونی وان چینش خورم معیشت خام ویت تونیت کن تو تونیت کن معیشت هاو تشتی خوان وقت تشتکی بس معیشت وانا روزانه را تشتکی دینا منظمات تشتک دعمك وان اشفر دركينينا خدای داره و دنیای تشتیم پید عایشن خدای ریبریت کا و توتن کا خلق اشخور امنی ویچینا امنی ویچینا هناك بداين دو هناك حاضر دو خدای حالی من نیخنچ حالی من رضی لب خدای مجید ویم چونه ترارد و قارت خوا و برو بوستانت خوا ئەو ئاوارانە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری لە شنگال و زۆری مینی چێنراو لە ناو خانوو و کۆڵانەکانی ئەو قەزایە ناتوانن بگەڕێنەوە سەر ماڵەکانیان. چاوە فەگیزیێنە شنگالی هەر هەموو لەغەمانجی ئەم نکارنچن چما ئەم نکارنچن ما یەک نەدیتێ مەرە کارێکی لێ بکەن نە ئاوا نە کەهرەبا نە عەبۆڕاکرینە نە شارع پاقشکرینە کارێک لێ نەکرینە چاوەچن چنەکێدی. ئاوارەکانی ئەو کەمپانە سەرڕای خراپی بار و گوزەرانیان، بەڵام ئەوان دەڵێن بیریان لەوە نەکردوتەوە بچنە کەمپێکی تر تاوەکو هاوکاری ڕێکخراوە خێرخوازەکانیان پێ بگات. لەگەڵاتنی هێزە عراقیەکان بۆ شنگال و پاشەکشەی هێزەکانی پێشمەرگە لێرە ڕێکخراوە خێرخوازیەکانیش ئاوارەکانی سەرچیای شنگالیان جێهێشت. نزیکەی ساڵێکە ئەو ئاوارانەی لە سەرچیای شنگالن بێبەش بوونە لە هەموو هاوکاریەک. گەیلان بۆتانی کورساد نیوس چیای شنگال.